گوایە ئەو جیاوازەی لە نێوان هەولێر و سلێمانیە دروست بووە یاخود ئەو جیاوازەی کە ئەکرێ من بەڕاستی ئەمە ڕوونکەمەوە ئەمە ڕوونکەمەوە چونکە من چەندێ لە دەربەنی خان و سلێمانی و دەوروبەری سلێمانی ژیاومەوە لە هەولێری ژیاوم یعنی باڕم هەر بە ناوچەگەرێتی نییە بەڵام هەندی حقیقەتەیە ئەبێ بوترێ مەسەن دەنگە هەیە ئەڵێ خەڵکی سلێمانی حەقە دەنگدا بە پارتی بۆ ئەوەی وەکو هەولێر خزمەت کرێ و نەک ئەو وەزعەی لە سلێمانیا هەیە بەڕاستی وەزعی هەولێر لە سلێمانی باشتر نییە یعنی نابێت تەرکیزەکە لەسەر ئەوە بێت کە لە سلێمانی گەندەڵی گەورە هەیە خەدەمات نییە لە هەولێر گەندەڵی نییە خەدەماتی گەورە هەیە یعنی وایەکیان دروست کردووە ئەمە بەو شێوەیە نییە ڕاستە لە هەولێر جادەی 120 مەتری دروست کرا بەڵام بەداخەوە بەهۆی عەقدێکی خراپەوە جادەی 100 مەتری سلێمانی بەو دەردە ڕۆی کە بینیمان ئێمە لە ماوەی کاتووی تا حکومەتەوە بە جدی کەوتوونەتە هیچ بیخێنیش بەڵام جیازی تری گەورە هەیە یعنی هەولێر تەنیا لە 120 مەترەکان نبینە ڕەنگە ئێمەمانان کە لە هەولێر و قەزا و ناحیەکان نابین گرفتەکانی ئێرە بزانین گەورەترین گرفتی هەولێر کێشەی ئاوەڕۆیە دوو هێندە و سێ هێندەی جادەی 120 مەتری و 150 مەتری کێشەی ئاوەڕێ هەولێر حەل ناکات لە سلێمانی کێشەی ئاوەڕۆ نییە هەولێر کۆمەڵی قەزا و ناحی زۆری لە دەور و پەشتە باشە بڕۆ بەراوردی نێوان کەلار و بنەسڵاوە بکە ئەسڵەن کەلار زۆر لە پێش بنە بسڵاوەیە بڕۆ بەراوردی خەدەماتی دەربەنی خان و چۆمان کە زۆر لە پێشەوەیە بڕۆ سەیری ڕێگەی سلێمانی بۆ هەڵەبجە بکە سەیری ڕێگەکانی چۆمان و حاجی ئۆمەرانیشکە فەرقەکان نابێت لەما ببینی باشە قۆ بەراورد پێ بڕۆ بزانەوە 8 ساڵە چارەنووسی خەستەخانەی 320 قەروێڵەی سلێمانی هەولێر چی بەسەرات خۆ 400 قەروێڵەکەی سلێمانی تەواو بوو بڕۆ جیازی نێوان کەرتی تەندروستی هەولێر و سلێمانی کە بەڵێ لە خاڵە سنووریەکانی باشماخ و دەوروبەری گەندەڵی هەیە قاچاخێتی هەیە مافیایی هەیە بەڵام ئەوە نییە شوێنێ بەهەشت بێ و شوێنێ دۆزەخ بێ جادەی نێوان سلێمانی دووسایدی سلێمانی بۆ کەلار بۆ زانیاریت دوو هێندەی جادەی 120 مەتری هەولێری تێچێت کە ئێستا بەردەوام ئیش کاری تیاکرێ و جادەی ڕانیە سلێمانی بە هەمان شێوە بەڵام مانای وانە بەڵێ بێ 100 مەترەکەی سلێمانیش تەواو بێ و ناو سلێمانیش پێویستی بە خەدەماتی زیاترە بەڵام بینینی بینینی هەموو پارێزگای هەولێر لە جادەیەکی 120 مەتریە ئەمە بەڵە جادەی 120 مەتری زۆر جوانە زۆر جوانە من زۆرم پێخۆشە کە بەسەری ئاڕۆمەی بینم بەڵام ئەو کێشە گەورەی ئاوەڕۆی قورس لە هەولێرەتی و دەیان گرفتیتر لە قەزا و ناحیەکانی هەولێرە هیواداری مێکێ بڕوا بیبینێ ئەوە نییە قەزا و ناحیەکانی سلێمانی بەشدار بن بەڵام بەڵێ چۆن گرفت و قەیران و گەندەڵی لە هەولێر لە سلێمانیە لە هەولێریش هەیە لە هەولێریش کۆمپانیا هەیە بەبێ هیچ بۆ نمونە کۆمپانیا هەیە هەر بار هەڵگرێ داخلی هەولێر ببێ بەناوی سۆنەرەوە بەتاڵ بێ کاڵای پێ بێ 20,000 30,000 لێ سێنێ ماگانە ساڵانە چەندین میلیۆن دۆلار کۆ کاتەوە کۆمپانیایەکی تراتێ بەناوی سکیوریتی لە مەخزەنەکانی پشتی گوێڕەوە نزیکەی 5500 مەخزەنە کەم مینێکی داناوە کابینێکی داناوە هەر مەخزەنێ 50,000 لێ سێنێ بەڵام ئەوەی ئێرە بە فۆرمێکی ترە ئەوێ بە فۆرمێکی ترە ئەتوانم پێ بڵێم گەندەڵی لێرە تایبەتمەندیەکی هەیە لەولا تایبەتمەندیەکی تری هەیە خەدەمات لێرە تایبەتمەندیەکی تری هەیە خەدەمات لەولا تایبەتمەندیەکی تری هەیە جیاوازیەکە چییە ئەوەیە بەردەوام زۆرینەی ئەوانەی لە سلێمانی نووسە ڕۆژنامە نووس دەنگێکی ڕەخنەی جدی ناڕزایی جدی هەیە ئەنووسن بەڵام ئەم تەفاسیل وردەکاری کە ئێمەمانان لە هەولێرەی بینین ئەوان نایبینن بەڵێ لە هەولێر لە سلێمانی زۆربەی زەویە باشەکان درا بە کۆمپانیا حەزبەکان بەڵام خۆوانەی هەولێر دران بەکێ ئەوانەی هەولێریش هەمان دەردیان هەبوو بۆیە ئەمەی کە ئەو ئاراستەی تەشجیعکردنی بەوەی خەڵکی سلێمانیشتر پێویستە دەنگدا پارتی و بۆ ئەوەی وەکو هەولێر خزمەتیکەین بەڕاستی ئەمە لەحزەیەکی دقیق نییە و ئەمە سەرنجێکی دقیق باشە بەس سەبارەت بە 100 مەتریەکە کە ئێستا وتت بەوەی گرێبەستە خراپەکە بۆی گرێبەستێکی خراپەوە دواکەوتووە گرێبەستە خراپەکە مەسەلەن پارێزگاری سلێمانی لێبەرپرسیای خۆت حکومەت هێرێم یاخود کێ لێبەرپرسیارەکەم گرێبەستە 100 مەتریەکە دەست پێ ناکات ئێستا باز لەوەی کە سەرۆکی حکومەت خۆی پرۆژەکەی ڕاگرتووە لەسەر واژۆی ئەو وەستاوە وایە؟ بەڵێ طبعا ئەم پرۆژەیە ساڵی 2013 کراوە درا بە کۆمپانیایەکی تورکی کێشەی زۆری پێ و کولفەکەی زۆرە بەڕاستی کولفەکەی زۆرە کۆمەڵە کێشەی تیابوو تا حەل کرا وەرگیرایەوە تا ئێسش بەشێکی لە کێشەکان ماوە ئێستا لەگەڵ کۆمپانیایەکی ناوخۆیە هەوڵەکەیە بۆ ئەوەی بخرێتە کار هەموو تەرکیز و هەوڵی ئێمە بۆ ئەمەیە کاکین ئەوەی پەیوەندی بە ڕێگاوبانەوەیە بیرۆکەکە ئەمەیە بۆ پارێزگای سلێمانی
کۆی جادە دووسایدەکانی دەرەوەی سلێمانی دووساید کرێ بە هەموو ئاراستەکان بە ئاراستەی ڕانیە بە ئاراستەی دەربەنی خان کەلار و بە ئاراستەکانی تر بە ئاراستەی پێنجۆن و سەیسایەق و هەڵەبجە واتە هەموو ئەو جادانەی کە یەتەوە سلێمانی دووساید کرێ ئەو جادە سەدمەتێش کە هەیە بە تایبەتی ئەو حەلقە ئەساسیانەی کە هەیە مثلا زەختەکە کەمەکاتەوە بە تایبەتی ئەوەی لای تاسڵوجەوە تاوەکو ئەڕواتەوە سەرڕێ عەربەت و ئەوانە ئەمانە حەل کرێەوە ئەمە تا ڕادەیەکە توانین ببڵێن بەشێکی لەگەڵ هەندێک ئەندەرپاس و ئۆڤەرپاسە کە پێویستە لە ناو شارە بکرێت ئەمە ئیشێکی جددیەوەی و پێویستە ئەوانەی کە لە سلێمانیە حاکم و حکومڕانن و بە تەنسیق لەگەڵ سەرۆکی حکومەتە نەک بە گرژی و تەعەسوب ئەم گرفتانە حەل کرێ بەڵام تۆ بڵێ هیچ شتێ لە سلێمانیە نەکرێەوە هەموو شتێ لە هەولێرا کرا ئەمە شتێکی خراپە یعنی ئەمەشت باشە دەی کێشەی ئاوەڕۆی هەولێر و قەزا و ناحەکانی 2 ملیار دۆلاری پێویستە 2 ملیار دۆلار لە سلێمانیا سەرف کە کێشەی ئاوەڕۆی نییە سلێمانیە بێتە پاریس باشە بەس مەسەلەن ئەمڕۆ باس لەوە کراوە کە بەوەی زۆری پارەکەیەوە وەستێنراوە ئەمە دروستە ینی سەرۆکی حکوومەت بڵێ مەسەرەن لێرە جادەی 100 مەتری سلێمانی بڕەپارێکی زۆری تێسی لە هەولێر کەمتری تێچوە بۆیە وەستاوە بەڵێ سەرۆکی حکوومەت وای وتووە لە کۆبوونەوەکە یەکێ لە هۆکارەکانی هەڵۆشانەوە پێداچوونەوەی عەقدەکەش تێچووی جادەکە بوو بەڵێ بەس ینی تێچووەکە ئەزانین چی کاک حەکیم هەندێک شت کاک حەکیم هەندێک شتێ ینی مەرج نییە لە سلێمانی 120 مەتری کرا لە سلێمانی 120 مەتری کە سلێمانی شتێتریەوێ سلێمانی بۆ معلومات لە ساسی دوو پیشەسازی عێراقی تیا بووە سلێمانی ئێستا پێویستی بە شارێکی گەورەی سناعیە دروستیکەین باشە سلێمانی غازی هەیە پێویستی بە پرۆژەی پترۆکیمیاویە یعنی ئەبێت تەرکی نەک ئەوەی چی لە هەولێر کرا لە سلێمانیش بکەن من پێت لەڵێ باشە بۆ خەسخانەی 400 قەرمێڵەی لە هەولێر دروست نەکرا باش هەرچەندە بە دەست هەڵتەوە بەس یعنی ئەم مفارقانە مفارقەی دروست نین مفارقەی دقیق نین تایبەتمەند هەر گەندەڵی هەولێر و سلێمانی شێوەکەی جیاوازێ زانی تا وەرگرتنی پارە لە خاڵە سنووریەکانی برایم خەلیل و سمێلکا و حاسیۆ بەرەن جیاوازە لەوەی باش ماق و پەروێزخان یعنی هەر یەکەوە بێ وەکو خۆی دراسێکی